دەرمانسازی بەشە دڵخوازەکەی خوێندکاران. بۆچی؟ چونکە هەلی کار بە دەرچوانی ئەم بەشە زۆرە. دەرمانسازی زانستێکی تەندروستی کارپێکراوە کە زانستی پزیشکی و دەرمان ناسیپێکەوە دەبەستێتەوە بۆ دۆزینەوە و پەرەپێدان و دروستکردنی دەرمان بە شێوەیەکی سەلامەت و کاریگەر، هەروەها چاودێری بەکارهێنانی دەرمان. خوێندکاران لە بەشی دەرمانسازی فێری تەکنیکەکانی چۆنێتی دروستکردنی دەرمان و شێوازە دروستەکانی بەکارهێنانی دەرمان و شارەزابوون لە ڕێژەی پێکاتەکانی ناو دەرمانەکان دەکرێن. هەروەها کار لەسەر شێوازی پەروەردەکردنی خوێندکار دەکەین لە ڕووی هەڵسوکەوتکردنیان لەگەڵ چارەخواز لە بازاری کاردا و تەکنیکەکانی بە بازارکردنی دەرمان. ئێمە لە بەشی دەرمانسازی ستافێکی ئەکادمی و خاوەن ئەزمون و لێهاتوومان هەیە کە بڕوانامەی بەرزیان هەیە، وانە تیۆری پراکتیکیەکان دەڵێنەوە. هەروەها لە پەیمانگاکەماندا گرنگی تەواو دەدەین بە خوێندکاران لە ڕووی دابینکردنی هۆڵەکانی خوێندن و تاقیگە پزیشکیەکان بە دابینکردنی پێداویستە پزیشکی و تاقیگەیەکە. خوێندکار دوای تەواوکردنی خوێندن لە بەشی دەرمانسازی دەبێتە خاوەن بڕوانامەی دیپلۆم لە دەرمانسازی و دەتوانێت لە دەرمانخانە و هۆگاکانی دەرمان و کۆمپانیاکانی دەرمان کار بکات. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار.